جوانترین و گەرمگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویست لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری کوردستان و ئێران، بانگەوازی شۆفێرانی بارهەڵگەری کورد بۆ کۆبوونەوە لە تاران، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە کرماشان، گواستنەوەی عوسمان ئیسماعیلی بۆ زیندانی سەقز، مانگرتن لە خواردنی موختار ئەسەدی لە زیندانی ئێڤین، پشتیوانی شیوا عاملی ڕاد لە پەخشان عەزیزی و شەریفا موحەممەدی، کۆبوونەوەی ئەندامانی حیزبی دەم پارتی لە بەردەم سەفارەتی ڕژیم لە ئەنکارا، برینداربوونی چەند کەس لە هێرشی پابادی تورکیە بۆ سەر قامیشلو، ڕێپێوانی کرێکارانی کارخانەی پارسواگۆن لە عێراق و کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگاکانی پارسی جنوبی لە شارستانی جەم. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری کوردستان و ئێران. ڕۆژی پێنجشەممە یەکی خەرمانان پەرستارانی نەخۆشخانەکانی مەریوان، کرماشان هاوڕێ لەگەڵ مانگرتنی هاوکارەکانیان لە شارەکانی عێراق، تاران، هەمەدان، شیراز، کەرەج، قەزوین و مەشهەد دژ بە دۆخی خراپی پیشەیی و مایشەتی کۆبوونەوە. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە کە پەرستارانی شاغڵ لە نەخۆشخانە دەوڵەتیەکانی چەندین شاری ئێران مانیان گرتووە و بەرپرسانی گەندەڵی ڕژیم هیچ بایەخێکیان پێ نەداون. پەرستاران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، چوونە سەرەوەی تارەفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی ئیزافەکاری و کارانە، کەمکردنەوەی ساعەتی کار و دامەزراندنی هێزی کاری نوێبوون. بانگەوازی شۆفێرانی بارهەڵگری کورد بۆ کۆبوونەوە لە تاران. ڕۆژی پێنجشەممە یەکی خەرمانانی 1403 شۆفێرانی بارهەڵگری کورد و تورک لە بانگەوازێکدا داوایان لە هاوکارەکانیان کرد کە ڕۆژی دووشەممە 5 خەرمانان هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم باڵوێزخانەی ئەفغانستان لە تاران کۆببنەوە. بەپێی زانیاریەکان، هێزەکانی تالێبان ماوەی 90 ڕۆژە کۆمەڵێک شۆفێری بارهەڵگەری کورد و تورکیان لە ئەو دیوی سنووری ئێران دەست بەسەر کردووە و وێڕای لێدان و ئازاردانیان کەلوپەل و ماشینەکانیان زەوت کردووە. بەوتەی بنەماڵی یەکێک لە شۆفێران لە ماوەی 3 مانگی ڕابردوودا دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ ئازادی و ڕزگارکردنی تانکرەکانیان هەڵنەگرتووە و داوا دەکەن بۆ ڕۆژی دووشەممە هاوکارەکانیان لە بەردەم باڵوێزخانەی ئەفغانستان لە تاران کۆببنەوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڕێی نزیکی گیانبەخت کرد و ڕەزا ڕەسایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری کرماشان دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، ڕۆژی 29 گەلاوێژ سینا خاموشی تەمەن 37 ساڵ و سابر ڕەوشەنی تەمەن 27 ساڵ و ڕۆژی 31 گەلاوێژ پەیمان شاهچراغی تەمەن 35 ساڵ لە هاوڕێیانی نزیکی گیانبەخت کرد و ڕەزا ڕەسایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری کرماشان دەست بەسەرکراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو سێ هاوڵاتیە لە بەردەستان نییە. گواستنەوەی عوسمان ئیسماعیلی بۆ زیندانی سەقز. عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خەڵکی سەقز ڕۆژی پێنجشەممە یەکی خەرمانان دوای 3 ڕۆژ مەرەخەسی بۆ زیندانی ناوەندی سەقز گوازرایەوە. هەژماری ئینستاگرامی ئەم چالاکە کرێکاریە ڕۆژی 29 گەلاوێژ نووسی بوو: دوای هەفتەیەک بە دوواداشوونی بنەماڵەکەم بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ئازاد کرام و لەقی ئیجرای ئەحکامی دادگای انقلابی سەقز 3 ڕۆژ موڵەتیان پێدام. جێگای ئاماژەیە کە عوسمان ئیسماعیلی ڕۆژی 5 جۆزەردانی ئەمساڵ موڵەتی دەرمانی پێدرا و 5 جار لە نەخۆشخانەکانی سنا، تاران و مەهاباد نەشتەرگەری بۆ کرا. ئەو چالاکە خۆشناوە کرێکاریە وێڕای بڕیاری پزیشکان بۆ پشودان لە ماڵەوە بە فەرمانی قازی دادگای انقلابی سەقز بۆ بەندیخانەی ئەو شارە ڕاگوێزرا. مانگرتن لە خواردنی موختار ئەسەدی لە زیندانی ئێڤین. شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران ڕۆژی پێنجشەممە یەکی خەرمانان ڕایگەیان موختار ئەسەدی ئەندامی کانونی سنفی فەرهەنگیانی کوردستان لە ناڕەزایەتی بە گواستنەوەی بۆ زیندانی ئێڤین مانی لە خواردن گرتووە. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە ئەمنیەتیەکانی سنە
هێرشیان کردبووە سەر ماڵی موختار ئەسەدی و وێڕای بێڕێزی بە بنەماڵەکەی دەستیان بەسەر کەلوپەلە شەخصیەکانیدا گرس بوو. ئەو چالاکە سنفیە پاش ئەو ڕووداوە سەردانی پۆلیسی ئەمنیەتی سنەی کرد و لەوێدا دەست بەسەر کرا. موختار ئەسەدی پاش 2 ڕۆژ لێپرسینەوە لە گرتوخانەی تڵاعاتی سنە بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا و ڕۆژی پێنجشەمە دژ بە هەڵسوکەوتی وەحشیانەی مامورانی ڕژیم و ناڕوونی چارەنووسی مانی لە خواردن گرت. پشتیوانی شیوا عاملی ڕاد لە پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی. شیوا عاملی ڕاد نوێنەری نێودەوڵەتی شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانیێران ڕۆژی پێنجشەمە یەکی خەرمانان لە پەیامێکدا پشتیوانی خۆی لە پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی دەربڕی. شیوا عاملی ڕاد لە دەهەمین کۆنگرەی جیهانی ڕێکخراوی پەروەردەی نێونەتەوەیی لە بەشێک لە وتەکانیدا سەپاندنی سزای ئەعدامی بەسەر پەخشان عەزیزی، ڕۆژنامەوانی خەڵکی مەهاباد و شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی گیلان بە توندی شەرمەزار کردبوو. لەو کۆنگرەیەدا ناوراوتی ئەو دوو چالاکە مەدەنیە نمونەیەک لە ژنانی تێکۆشەری بەندکراو کە سزای قورسیان بەسەردا سەپاوات. هەزاران ژنی دیکە لەسەر کار دەرکراون یان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەندکراون. زۆربەی ئەو ژنانە بێناونیشان و دەنگیان بە هیچ شوێنێک ناکات. با دەنگی هەموو ژنانی بەندکراو لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی بین و پشتیوانیان لێ بکەین. کۆبوونەوەی ئەندامانی حزبی دەم پارتی لە بەردەم سەفارەتی ڕژیم لە ئانکارا. ڕۆژی پێنجشەمە یەکی خەرمانان ئەندامانی حزبی دەم پارتی لە باکووری کوردستان بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و وریشە مرادی لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری ئەنکارای تورکیا کۆبوونەوە. بەشداربوونی ئەو چالاکیە بە دانانی تاجە گوڵینەی ڕەش لە بەردەم سەفارەتخانەی کۆماری ئیسلامی دروشمی بێن پێکەوە دژ بە سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی خەبات بینیان بەرز کردەوە. هەرچەند پۆلیسی تورکیا هەوڵی تێکدانی کۆبوونەوەکەیدا، بەڵام ژنانی تێکۆشەری دەم پارتی بە بەدەستەوەگرتنی وێنەی شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و وریشە مرادی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوون. برینداربوونی چەند کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر قامیشلو. ڕۆژی پێنجشەمە یەکی خەرمانان ئەرتشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ناوچەیەکی شاری قامیشلو و بەهۆیەوە چەند کەس بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان، پەهبادێکی تورکیا دەفتەری ئاسایشی نێوخۆیی لە شاری قامیشلو کردە ئامانج و بەهۆیەوە چەند کەس بریندار بوون و زیانێکی زۆری مادی بە و ساختمانە گەیاندووە. ڕێپێوانی کرێکارانی کارخانەی پارسواگۆن لە عێراق. کرێکارانی شاغڵ لە کارخانەی پارسواگۆنی عێراق ڕۆژی پێنجشەمە یەکی خەرمانان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و لە ناوەندی شرکەت ڕێپێوانیان کرد. کرێکارانی کارخانەی پارسواگۆن خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەی، پێدانی ئەو مەزایانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی شرکەتەوە بڕاوە، گەڕانەوەی هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان بۆ سەرکار، وەلانانی پەیمانکار و پێدانی پشکی شرکەت بە کرێکارانی شاغڵ لەو کارخانە بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگاکانی پارسی جنوبی لە شارستانی جەم. ڕۆژی پێنجشەمە یەکی خەرمانان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگاکانی پارسی جنوبی هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان لە شارستانی جەم خۆپیشاندانیان کرد. ماوەی زیاتر لە 3 هەفتەیە کە کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی شاغڵ لە پاڵاوگاکانی پارسی جنوبی مانیان گرتووە، بەڵام بەرپرسانی ڕژیم سەرنجیان بە کێشە و گرفتەکانیان نەداوە. کرێکارانی ئەرکان سالس و پەیمانی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژ پشودان، وەلانانی جیاوازی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسونێلی نەوت، گۆڕانی دۆخی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. ناڕزایەتی معلمانی نهزەت لە تەورێز. معلمانی نهزەتی وانەوتنەوەی تەورێز ڕۆژی پێنجشەمە یەکی خەرمانان لە بەردەم دەفتەری نوێنەری مەجلیسی ڕژیم کۆبوونەوە. معلمانی نهزەت خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، هاوسانسازی حەقدەست،
دامەزراندنیان لە ئاموزش و پەروەرژ، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و بەهرەمەندبوون لە بیمەی تەکمیلی هاوشێوەی هاوکارە فەرمیەکانیان لەو ڕێکخراوە حکومیە بوون. شەرمەزارکردنی سزای ئەعدامی شەریفە محەممەدی لەلایەن سەندیکای کرێکارانی یونان. لە بەیاننامێکدا سەندیکای کرێکارانی ئاتیکا واتە ئاتێنی یونان، کتێبفرۆشەکان، ناوەندەکانی فتۆکۆپی، کەلوپەلی نووسین و ئامێری دیجیتاڵی سزای لە سێدارەدانی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ئێرانیان ئیدانە کرد. لەو بەیاننامەیەدا کە بۆ سەندیکای کرێکارانی شرکەت واحد نێردراوە هاتووە. ئێمە لەگەڵ سەندیکای کرێکاران و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکانی سەرتاسەری جیهان ناڕازی خۆمان واتە ناڕەزایەتی خۆمان ڕادەگەین و داوای هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدانی شەریفە محەممەدی و ئازادی بێشەرت و مەرجی ئەو چالاکە کرێکاریە دەکەین. سەندیکای کرێکارانی ئاتیکا داوای لە یەکێتیە کرێکاریەکانی یونان و هەروەها ڕێکخراوە کۆمەڵایەتی و سیاسیەکان دەکات کە نامەی ناڕزایەتی خۆیان لە ئاست سەرکوتی چالاکانی کرێکاری ئێران بۆ سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران بنێرن و هەڵوێز بگرن بەرامبەر بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی. و پشتیوانی چەند ڕێکخراوی نێودەوڵەتی لە محەممەد سەیفزادە دوایین هەواڵمانە. کۆمەڵگەی یاساناسانی بریتانیا و ڤێلز هاوڕێ لەگەڵ کەمپینی مافی مرۆڤ ئێران ڕۆژی پێنجشەممە یەکی خەرمانان لە نامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی محەممەد سەیفزادە پارێزەری تەمەن 71 ساڵ لە زیندانی کۆماری ئیسلامی بوون. لەو نامەیەدا جەخت کراوەتەوە لەسەر کۆتایی هێنان بە ئازار و ئەزیەتی سیستەماتیکی پارێزەرانی مافی مرۆڤ لە ئێران و ڕاگەیەندراوە کە محەممەد سەیفزادە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا 12 جار دەست بەسەر و ئەشکەنجە دراوە. لەم دوایانەدا ئەو پارێزەرە خۆشناوە بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانی ڕەوانەی زیندانی ئێڤین کراوە. تەنیا چاوانی ناوبرا و نووسینی نامەی ناڕزایەتی بۆ دەبیری ئەوەڵی نەتەوەی گرتووەکان دژ بە کۆمەڵکوشکردنی خۆپیشاندەران لە بزوتنەوەی ژینە و شەپۆلی ئەعدامی بەندکراوان لە ئێرانە. محەممەد سەیفزادە لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بێبنەمای تەبلیغ دژی نظام و بڵاوکردنەوەی پرۆپاگەندە بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەشاد بشین.